بەچاکم زانی کە وتاری جومعە باسی ڕۆژ بێ دەچینە کانتۆنێک لە کانتۆنەکانی ڕۆژئاوا سمبۆلێک لە سمبۆلی بەرخۆدان و مقاومەت شارێکی دەوڵەمەند شارێکی جوان شارێکەوە بۆتە تاجەگوڵینەیەک لەسەری هەر چوار پارچەکەی کوردستان شاری عەفرین لە تەلەڤیزۆنەکان و ڕاگەیاندنەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبیستین لەملا لەولا کەوا شەڕڤانان مقاومەتێکی وا دەکەن تەنانەت دوژمنەکانیشیان سەیان سوڕماوە بە 10,000 شەڕڤانی پاڵەوان بە چەکێکی کەم و مەحدودەوە بە جبەخانەیەکی کەم و مەحدودەوە بەرامبەر هێزێک لە هێزە گەورەکانی ئەندامی ناتۆ کە یەکێکە لە کاریگەرترین هێزەکانی ناتۆ کە تورکیایە وەستاون تەنانەت یەک لادێش پێشڕەویان نەکردووە بۆ ماوەی یەک هەفتەیە بەڕاستی شەرمەزاری ئێمەیان کڕیەوە بەڕاستی وایان پیشانداین کەوا بەرخۆدان و مقاومەت ئاوا دەبێت بۆیە شاعیر مامۆستا زریان لە شارێکدا دەڵێ دیسان جەستەی پڕبرین کەوتە بەر نەشتەری دوژمن عفرین سمبولی بەرخۆدان شاری پڵنگ و شێرەژن تۆ چرای چوارچرای قازی دەستە خوشکی کەرکووکی من وەک کۆبانێ تۆ سەربەرزی بە کوێرایی چاوی دوژمن شەڕی گورگان تەواو نابێ لەسەر کەوڵی کوردی هەژار هەرچی گوتی دیموکراسی بەر شەقیدا بیدە بەردار هەر کەسێک گوتی دیموکراسیەت ئەمەی پێیە حەقە بیدێ بەر شەق و بەردار چونکە بەبەر چاوی هەموو دیموکراسی خوازانی دنیاوە بەبەر چاوی هەموو ئەو وڵاتانی خۆیان بەداشتی دیموکراسیەت دەزانن شارێک لە هەر چوار لاوە گەمارۆ دراوە بە هەموو F-16ەکانی ئەمریکا و تانکەکانی ئەڵمانیا و بە هەموو چەکە پێشکەوتوەکانی دووەلا پێشکەوتوەکان لەم شارە دەدرێت منداڵی تێدا دەکوژرێ پیر و پەکەوتە و نەخۆشی تێدا دەکوژرێ تورکیایەکەوە خوێن مژە تورکیایەکەوە لە بارگراوندێکی ئیسلامی بە ناوی ئیسلام و موسڵمانانەوە سوڕەی فەتح دەخوێنێ لە 90,000 مزگەوتی تورکیادا لە 90,000 مزگەوتی تورکیادا سوڕەی فەتح دەخوێنێ بەڵام دڵنیا بە لەوەی دەبێت سوڕەی فەتح فاتیحای بەدوادا بێ چونکە کەم سەربازەکانی دەگەڕێنەوە بۆیە تورکیا بە درێژایی مێژوو چێژی بینیوە لە کوشتنی مرۆڤی کورد چێژی بینیوە چۆن ڕۆحی دەردەچێت بۆیە زۆر جار دەبینین و بیسمان بەداخۆ سەفێکی زۆرەوە زۆر بەناومەلا زۆر کەسانێک ئێمە پێشتر گوێمان لێ دەگرتن زۆر کەسانێکەوە عاشقی وتارەکانیان بووین عاشقی سەر و مێزەرەکانیان بووین بەڵام دەبینین دەڵێن شەڕڤان شەهید نییە شەڕڤانەکان لەبەرەوەی مارکسین چەپن ئەمانە شەهید نین بەڵام ئەمڕۆ وەڵامێکی زۆر پوخت و جوانیان دەدەینەوە پێیان دەڵێن ئەگەرێەوە لە وتێلەکانی ئەستەمبوڵ و ئەنقەرە گەشت و سەفەرتان کردووە و چاوشۆڕی ئەوانن بەڵام ئێمە چاوشۆڕیان نین بۆیە پێتان دەڵێن پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ بە نەس دەیسەلمێنین کە شەڕڤانان شەهیدن وەکو چۆن ئەوانە بەرگری لە خاک و نیشتیمانی خۆیان دەکەن پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ من قتل دون ماله فهو شهيد نصی حەدیسەکە وشە بە وشەلێکی دەدەینەوە هەر کەسێک لەسەر پارەی خۆی لەسەر مڵکی خۆی کوژرا شەهیدە ومن قتل دون عرضی فهو شهید هەر کەسێک لەسەر ناموس و عەرزی خۆی کوژرا شەهیدە ومن قتل دون دینه فهو شهید هەر کەسێک لەسەر دینەکەی کوژرا شەهیدە ومن قتل دون دمه فهو شهید هەر کەسێک لەسەر خوێنی خۆی کوژرا شەهیدە ومن قتل دون أرضه فهو شهید هەر کەسێک لەسەر زەوی خۆی دیفاعی لێکرد کوژرا شەهیدە ئەم حەدیسە لە بوخاری مسلیم دانیە
ومن هەر کەسێک نەباسی مسلمان کراوە، نەباسی ئیماندار کراوە، نەباسی ئەوە کراوە شەوان هەموو قاچی بە ئاوسێن لە شەو نوێژدا، هەر کەسێک بێ ئەم مەرجانەی تێدا بێ شەهیدە. باشە کاکە مەلاجیان، دامان ناو پەکەکە و شەڕبان چەپ و بێدین و مارکسین، دامان ناوا بوون. بەڵام ئەم حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبیستۆ نەخوێندوتەوە یان خۆتانی لەکەڕ دەکەن. اتقوا دعوة المظلوم وإن كان كافرا فإنه ليس دونها حجاب. أي ما يندلي شيء حسنه الباني درجة حديثك 567 شيخي الباني بحسن دزاني. أي باشا پیغمبر صلی الله علیه وسلم نەیفەرموو خۆتان لە دوعای مەزلوم بپارێزن چونکە هیچ پەردەیەک لە بینی ئەو خوادا نامێنێ. ئەی باشە ئەمان مەزلوم نین، ئەو منداڵە مەزلوم نییە، ئەو پیرێژنە مەزلوم نییە لەسەر ماڵی خۆی دانیشتووە و تورکێکی فاشی دێت تەعادای لێ دەکا، ماڵی داگیر دەکا، خانووی بەسەردا دەڕوخێنێ. ئەی ئەمە زوڵم نییە؟ ئەی باشە ئەی ئەگەر ئەمانە چەپ و مارکسین، ئەی باشە خۆ مەزلومن، مەزلومیش هیچ پەردەیەک لە بینی ئەو خوادا نامێنێ. ئەمەشیان کاکە مەلالێ دەگەڕێین. دەچینە لای حەدیثێکی کەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاء رجل إلى رسول الله صلى الله عليه وسلم. پیاوێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أرأيت أن جاء رجل يريد أخذ مالي. پیاوێک هاتووە دەیەوێ پارەکەم لێستێنێ، هاتۆتە ماڵم و پارەم لێ دەستێنێ، چی بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فلا تطيعه، مەیدەیە مەیدێ هاتۆ پارە لێستێنێ مەیدەیە. قال أرأيت أن قاتلني، وتی ئەی ئەگەر پارەکەم نەدایە و هات بمکوژێ چی بکەم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی قال قاتله، بیکوژە، شەڕی لەگەڵ بکە، پارەکەی خۆتی مەدەیە، ئەگەر ویستی بە زۆر لێستێنەیە تۆش بە زۆر مەیدەیە، شەڕی لەگەڵ بکە. قال أرأيت إن قتلني، ئەی ئەگەر ئەو منی کۆشت، شەڕم لەگەڵ کرد و ئەو منی کۆشت چی بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی فأنت شهيد، تۆ شەهیدی. قال أرأيت إن قتلته، ئەی ئەگەر من کوشتم، من ئازادتر بووم، من تفەنگ بەدەستتر بووم، من زووتر هاتمە دەست، کوشتم چی بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قال هو في النار، ئەوە لە ئاگردایە، تۆ لە ماڵی خۆت دانیشتنی، پارەی خۆتە، ژیانی خۆتە، خانووی خۆتە، هاتووە بتکوژێ و لێستێنێ، بیکوژە. ئەگەر هەر تۆ کوشتت ئەو لە جەهەنەمە و تۆ لە بەهەشتایی. بۆیە ئەمە دەبینی میلەتی کورد ئەم خۆخۆری ئێستا کە تێیدا هەیە، ئەم پیاوی ئەوە، ئەم پیاوی ئەوە و ئەم دعوەتی ئەوی خواردووە و ئەو چاوشۆڕی ئەوە، تەنانەت ئاەتی خوش قبوڵ ناکا، تەنانەت خۆی لە دینەکەش دەدزێتەوە، بەس بۆ ئەوەی کەوا پێی نەڵێن ئەمە پیاوێکی خراپە، پێی نەڵێن ئەمە پیاوێکە بەخوا لە مەنهەجەکەی ئێمە لای داوە. بەڵام ئەم حەدیسانە خۆمە حەدیسن، بوخاری و موسلیمە بڕۆ سەیریکە بزانە ئەمە وایەن نا شەڕبان مارکسیە، هەر شتێکە کەیفی خۆیەتی. ئەمان شێرژنەکانیان دنیایان سەرسام کردووە، شێرژنەکانی ئەفرین کە دەبینین ئێستا بە هەموو نمونەیەکی زۆر جوانی شێرژنیەکم پێیە کە منداڵێکی بچووکی پێیە، منداڵەکەی خۆی دەداتە دەست خەسووی، بە خەسووی دەڵێ ئاگەر لەو منداڵە بێ، شیرەکە ئاوا بێ، بە ئەوەندە ڕقەم شیرەی بۆ تێکە، ئەوەندە جوان بیلاوێنەوە، شەوان ئەوا بیخەوێنە، منیش دەڕۆم دیفاع لە ئەفرین دەکەم. توخوا ئەمە حەیب نێ پێی بڵێ شەهید نییە، ئەمە حەیب نێ پێی بڵێ ئەمە شەهید نییە، ئەمە شێرژنە. چۆن شەهید نییە؟ بە چی یاسایەک، بە چی قانونێک؟ ئەمە ماڵ و منداڵی خۆی بەجێ دێڵێ. بە شعرێک پێی دەڵێم بڵێن بە هونەرمەندان تەختەی مێژوو بسڕن، ئیدی ئەم گۆرانیانە بۆ لەمە و دوان نەچڕن، شیرن تەشی ناڕێسێ تەشیەکەی فرێداوە، ئەو ئێستا شەڕبانە و لە ڕووی دوشمن وەستاوە، زێنەب دوو ددانی زێڕی بەخشیوە بە ئاوارە، خۆیشی لە بەرەی جەنگە نایەتەوە ئەم جارە،
فاتیمە چاوی مەستی ئێستا ئەڵەی کانیە و بەڕەح لە شنگالە و بۆ خۆی لە کۆبانیە زارە بەلەنجەولارە ناڕوا سوح و ئێوارە سێ برای شەهید بووە بۆ خۆشی بریندارە ئێستا نازداری بابی دوورە لەدایە و بابا شێرە ژنە وەستاوە لە ڕووی تانک و دەبابە بەڕاستی جێگای سەربەرزین بەڕاستی جێگای سەربەرزینستان کە سەیران دەکا وڕێگێتەوە بەری کۆماری مەهاباتی لەبیر دەچێتەوە نسکۆی 75 لەبیر دەچێتەوە ئەم ئەش بەتاڵەی کەرکووکی لەبیر دەچێتەوە ئەم هەموو نەهامەتی خۆمان لەبیر دەچێتەوە کە دەبینین شێرە ژنان چۆن دیفاع دەکەن بە کڵاشیکۆفێکی ژەنگاریەوە ئەمە بەڕاستی جێگایە کە ئینسان فەخر و شانازی پێوە بکە مەلاکانی خۆمان بوون بە چەمبەرەیەکەوە ئێستا هەندێکیان بە شەهیدیان نازانن هەندێکیان دەڵێن ئەمانە چەپ و مارکسین بەڵام کریستیانەکانی میسر ئەوان دوعایان بۆ شەڵڤانان دەکەن دوێنێ شەو لە مەقتەعێکی ڤیدیۆدا بینیم کریستیانەکانی میسر دوعا بۆ شەڵڤانان دەکەن لەناو پەرستگاکانی خۆیاندا ئەی باشە ئەمە لەکوێ بۆیە زلهێزانی دنیاش تەماشاکەرێکن بە دیاریانەوە کە چۆن ئەمانە ماڵیان کاول دەبێ ژیانیان دەفەوتێ چۆن خەڵکیان ڕوحیان دەردەچێت ئەو بەناو دیموکراسی کە ئەوانە هەیەنا ئەمریکا دەڵێ ئێمە نە دۆستی هەمیشەییمان هەیە نە دوژمنی هەمیشەیی بەڵکو شتێکەی پێی دەڵێن بەرژەوەندیمان لەکوێ بێ ئێمە لەوێ ئیش دەکەین بەرژەوەندیمان نەما ئێمەش ئیشەکەمان لەوێ نامێنێ دەستەکانمان بەرز دەکەینەوە بۆ ئاسمان و دڵنی یا ڕەبی خوا عەفومان خوایە لێمان خۆش بی یا ڕەبی خودای ئیمدادی خۆت بنێری بۆ برا شەڕڤانەکان یا ڕەبی خودای ئیمدادی خۆتیان بۆ بنێری یا ڕەبی خودای نەسرەتیان پێ ببەخشی خوایە سەرکەوتویان کەی یا ڕەبی خودای سەرکەوتویان کەی یا ڕەبی خودای شەهیدەکانیان بە شەهیدە قەڵەم دەی یا ڕەبی خودای شفای عاجیل بۆ بریندارەکانیان بنێری یا ڕەبی خودای ئەردۆغانی فاشی مەلعون خودایە بۆ خۆت بەدەستی بێ یا ڕەبی خودای بۆ خۆت جەزلەبەی بدەی یا ڕەبی خودای ئینتیقامیان لێ بستێنی یا ڕەبی خودای هەر کەسێک چاوی بەم کوردە هەڵنایە خۆیان چاوی چۆرکەی یا ڕەبی خودای هەر کەسێک دوژمنە بەم خاک و ئاوی کوردە خودای بۆ خۆت دەرحەقی بێ اللهم احصيهم عددا واقتلهم بددا ولا تغادر من واحدا خدای یەکێکیان بکوژە یەکێکیان بژمێرە کەسیان لێ قوتار مەکە ئەوانەی کەوا کچەکانی ئێمە بۆ ئەم هونەرمەندانیوان شێت ببوون ئێستا ئەوانە بۆ خۆیان ئەو سوڕەی فەتحیان بۆ دەخوێنن خدای لە ناویان بەرە یا ڕەبی خدای نەسرت بۆ برا شەڕڤانەکانیش بنێری اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات اللهم انصر الإسلام والمسلمين وخذل الكفرة المشركين أعداءك أعداء الدين عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر أقيموا الصلاة